بەڵێ بینەرانی عزیز سلااوتان لێبێ من یادگار فایقم بۆ باسی ڕۆژ لەگەڵتانە بم باسی ڕۆژی ئەم شەومان لەگەڵ جەنابی کاک فەریدون عەبدولقادرە مەبەستمان لەگەڵ جەنابیان لەسەر کۆمەڵێک تەوەر لە 50 بۆ 52 خولەک گفتوگۆ بکەین لەوانە هەرێک لە پرسە گرنگەکانی ڕۆژ لە ئەولەویەتی باسەکەمانە بێت لە پرسی ڕفراندۆمەوە تاگاتە پرسی ڕێکەوتنی لایەنەکان تاگاتە پرسی کاراکردنەوەی پەرلەمان و بژێوی هاوڵاتیان و هەروەها سەردانی ئەو شاندا باڵایی هەرێمی کوردستان بۆ بەغدا گفتوگۆکانە بێت بە چ ئاخارێکە ببرێت چۆن قسەی لەسەر بکرێت و هەروەها ئەبێت سەرکردایەتی سیاسی کورد لە ئێستادا لەگەڵ هەڵوێستی ئێران و تورکیا بە دیاریکراوی و کۆی گیان چۆن مامەڵە بکات. من زیاتر ناڵم لە پێشەکێکە کاک فەریدون عەبدولقادر سیاسەتوان و ئەندامی پێشووی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ماندوو نەبن. سوپاس بۆ ئەم دەرفەتە. ئەمەوێت بە ئەو پرسیارە دەست پێ بکەین. زۆر جار گوێمان لێ ئەبێت ئەوترێت ئێستا سەبارەت بە پرسی ڕفراندۆم کاتێکی گونجاو نییە و پاساو ئەهێنرێتەوە بۆەوەی کە ینی ڕیفراندۆم دوا بخرێت کاتەکە گونجاو نییە کاتەکە لە بەرژەوەندیمان نییە خراپمان بەسەرهێنێت خراپ ئەکەوێتەوە. ڕای کەسی کاک فەریدون عەبدولقادر لەبارەیەوە چی؟ وەڵاهی بەڕێی منەگەر کەم و کوڕیەکی هەبێ لە ئەوەی بڵین وەختەکە زۆر گونجاوە یا زۆر گونجاو نییە گەڕێتەوە بۆ ئەوەی لە کوردستانە تقریبان جۆرێک لە فەوزا هەبوو لە بینی حیزبەکانە نەبوونی خاڵی یەکانی گیری هەبوو لەسەر مەسالیحی بەرزی وڵات جۆرێک لە ململانێ و ناتەبایی و ناکۆچی هەبوو کە ئەوە دۆخێکی وای دروست نەکرد ڕەنگەمانیع بوو بێلەوەی دۆخێکی وا دروستکە بە ڕاوێژ و گفتوگۆ و لێدوان و تەکبیری مشتەرەک زەمینە سازی باشی بۆ بکرێ. بەڵام لەگەڵ ئەوەشا من پێم وایە ئێستا وەزعەکەی زۆر مناسیبە. مەسەلەی مناسیبی و غیرە مناسیبی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی ئەبێ ئێمە خوێندنەوەمان بۆ ئەم هەلومەرجە و بەراوردکردنی لەگەڵ هەلومەرجەکانی کە بمانگەینێتە ئەو نەتیجەیە لێکی بینەوە گونجاوە یان نەگونجاوە. بە ڕێی من لە هەر کەسێ پرسی ئەزانێ کە جەیشی عێراقی و حەشدی شعبی پاش شەڕی ڕووماتی دواتر پاش شەڕەکانی ڕوو لە مووسڵ و ئەمانە خیبرەیەکی زۆریان پێیا کرد مەشقێکی زۆریان دی و چەکی باشیان دەستکەوت و فێری شێوەکانی شەڕی پارتیزانیش بوون چۆن لەگەڵ هێزی وا شەڕ بکەن. ئێمە مشکلەیەکی گەورەمان هەیە لەگەڵ عەقڵیەتی حاکم لەناو ئەو جۆرە هێزانە ئەویش ئەوەیە ئەو مەنتیقە ناکۆکانەیە کە ئێمە لەو کاتەوە پێک هاتوین و لە دەستوری عێراقیشا تەسبیت کراوە و هەوڵێکی زۆرماننا هەمیشە بیرمان خستوورتەوە حکووماتی یەک لە دوایەکی عێراق کە بەو ڕێو شوێنەی دەستور دیاری کردووە ئەو کێشانە لابەلا بکەین. بەڵام هەموو حکوومەتەکانی مەرکەزی عێراق ئەویان پشتگوێ خستووە و جێبەجێیان نەکردووە وەکو خۆی ماوەتەوە کە وەختێکیش مەترسی داعش بەیا بوو بەداخەوە جێشی عێراقی مووسڵ و هەموو ئەو شوێنانەی چۆڵ کردو بەجێی هێش بۆ خەتەری داعش. بەڵام هێزی پێشمەرگەی کوردستان و کورد توانی فاکتەر و عامیلێکی زۆر باش بێ بۆ پاراستنی عێراق بۆ پاراستنی سەلامەتی هەموو عێراق و کوردستانیش و ئەو مەنتیقانەی هەموو بە خوێنگرتەوە و توانی یەکەم زەربە لە داعش بدا و بەری پێ بگرێ و یەکەم خەتووەی ڕاگرتن و دەرکەوتنی شکانی داعش لە سەردەستی هێزی پێشمەرگە و لە سەردەستی کووردا بوو کە ئەبێەوەی بۆ تۆمار بکرێ. بەڵام من پێم وایە کە لە ماوەیەکی ئایندا کە مەسەی مووسڵ و حەویجەوەمانە تەواو بێ پێمان ئەڵێن کە ئەو مەنتیقانە چۆڵکەن و ڕەنگە زۆریش بە ئەدەب پێمان بڵێن. بەڵام لە نەتیجە ئەوەیە چۆڵی ئەەکەی ئەبێ جوابی هەموو ئەو خوێنە بیتەوە جوابی ئەو کەسانە بیتەوە کە ئەو تەسحیاتە زۆریان ناوە و چۆڵیشی ناکەی بە تەئکید تووشی شەڕ ئەبن. شەڕی ئەم جارە فەرقی هەیە لەگەڵ شەڕ لەگەڵ داعشە کە لەگەڵ داعش شەڕمان کردووە هێزەکانی هاوپەیمان لە ئاسمانەوە بە تەکنیکێکی باڵا
یارمەتیان داوین و کاریان ئاسان کردین. من خۆم ماوەیەکی زۆر مەسئولیەتم هەبووە لە ناو هێزی پێشبڕکێی کوردستانە، هێزەکەمانە ناسم وەهی پارتیش ئەوانەی خۆیانەیان ناسن. ئێمە بە ئاسانی شەڕمان بۆ ناکرێت لەگەڵ هێزێکە لە ئاسمانەوە شەڕمان کات و لە عەرزیشەوە لە زەمینیشەوە بەو چەکەم و تەتەویرانە شەڕمەکرێ. ئەو شەڕە شەڕێکی سەختە بێ و ئەو شەڕە لە بەردەمایە بۆ ئەوەی ئێمە قەراری سیاسی و قەراری عسکەری عێراق لەو مەسەلە تووشی ئێرباک بکەین. پێویستیمان بە جوڵانی مەسلەیەکی تازە هەیە کە مەسەی ڕیفراندۆم و سربەخۆیە. باش ڕەنگە ئێمە مباشەرەتەن نەتوانین ئیعتیرافی دەوڵەتانی دنیا وەرگین. زۆر دەوڵەتی شەیە لە دنیا تۆ خۆ دەزانی تقریباً زیاتر لە 250 دەوڵەت هەیە لە دنیا کە هەر 196 شتێکی وایان ئیعتیرافیان وەرگرتووە عزوی UN. لەبەر ئەوە ئێمە ئەچینە حاڵەتێکی تازەوە بە ئیعلانی ئەوە دەوڵەتی ئەگەر ئەوە نەکەین منطقەیەکی داخلین و ئیشەکەمانە بێ بە کارێکی عێراقی، کارێکی داخلی عێراق و ئەمنی عێراقی، هیچ کەسێک بۆی نییە زۆر تەداخل بکاوە سابقە ئەومان دیوە. بەڵام ئەگەر بووین بە دەوڵەت حاڵەتێکی تازە دروزەکەین. ئەو حاڵەتە داوای هانا ئەەکەین لە خەڵک و ئاسان نابێ پەلاماردانی ئەو واقعە ئێرباچێک دروزەکە بۆ قەراری عسکەری و سیاسی ئایندەی ئەوانەی کەلیانەوەی پەلاماری. کاکفرینکەواتە بە بڕوای ئێوە ئەنجامدانی یاخود با بڵین بۆ پرسیارەکە بکەم، ئەنجام نەدانی ڕیفراندۆم زیانەکانی زیاترە تاوەکو ئەنجامدانی؟ من بەش بە حاڵی خۆم فەتەحفاڵ نیم، بەڵام وەکو پیاویشی تێپێراڵێم ئەنجامدانی ڕیفراندۆم وە کارکردنی زۆر جدی بۆ مەسلەی سربەخۆیی ئیشێکی پەلەیە، دواخستنی خراپە، وەختەکەشی مناسبە و ئەنجامدانی زۆر ضروریە. ئەنجام نەدانی خراپە، ئەنجام نەدانی تووشی مزاحفاتی کەمانەکە هەیە. ئەڵێ وەختەکەی مناسب نیە، باشە چ وەختێ مناسبە پێمان بڵێن، چ وەختێ مناسبە پێمان بڵێن. منەوەی جۆم لێ بووە وا ئەوترێ کە گوایە ئەمریکیەکان لە بەردوو سەبەبیان باش نییە وەختەکە، یەکییان لەبەر ئەوەی کە پیان وایە لەم کاتا کە شەڕی داعش لە ئارایەوە تەواو نەبووە، تۆزێ مەچهودی عسکەری ئەوە حربی عێراق زەعیفەکە بەرامبەر بە داعش. شەڕ بەرامبەر بە داعش جەبهەکەی بە قووەت نابێ وەکو جاران. دووەمین شتیش لە عێراق لە بەردەمی ئینتیخاباتێکایە و ئیداری ئەمریکی پێی خۆش نییە لەم کاتا کە ڕێشی تایبەتی لەسەر ئێرانەکان کە من دێمە سەری لە باسکردنی عێراقا. لە ئێستاە بەرامبەر بە دەنگی بەڵێ و هەوڵدان بۆ سەرخستنی بەڵێ بۆ ینی سربەخۆی و بەڵێ بۆ ڕیفراندۆمی سربەخۆی دەنگی نەخێر هەیە. و ڕایەک هەیە کە من ناوە گوێم لێ بووە ئەوترێت ئەمە بە بازارکردنی کاڵای خۆتە، چ بەڵێ چ نەخێر. پێت وایە سەرکردایەتی سیاسی کورد بە کارکردن بۆ ڕێکەوتن لە نێوان لایەنەکان، کارەکردنەوەی پەرلەمان، چاکردنی گوزەرانی هاوڵاتیان باشترین زەمانەتە بۆ ئەوەی کە دەنگی بەڵێ لە ڕیفراندۆمی 25 ئەیلول سەرکەوێ؟ جارێ بەر لە هەموو شتێگە بێ خۆمان لەسەر ئەوە ڕابێنین کارتەکەی کە هاوڵاتی وەری ئەگرێ دەنگی لەسەر بە هەردوو ئەگەرەکەی تایە لە بەردەمیا ئەڵێ بەڵێ ئیختیارەکەی یان نەخێر. لەبەرەوە ئەبێ فێری ئەوە ببین و ڕابین لە سەیە تەحملی ئەوەمان هەبێ و ئەوەندە حرمەتی ئازادی خەڵک، حرمەتی حەقی خەڵک بگرین، وەک داوای لێکن بڵێ خەڵکیش هەبێ بڵێ نەخێر، چونکەوە چارەنووسی ئەو وڵاتەیە ئەویش بۆی هەیە ڕێئی لەسەر بدا و ڕێەکە یا بە بەڵێ ئەبێ یا بە نەخێرە بێ. لەبەرەوە بێ هەردووچی محتەرەم تەماشاکەین و ئیستیفزاز نەبین لێی. ئەوەی کە من پێم ناخۆشە ئەبێ ئیستیفزاز بین، یەکیشان بەڕێی من پێویست ناکە هین کاری منەظەمی وەکو کەمپین و ئەوانە بۆ نەخێر ئەبێ هاوڵاتی بەجێبێڵین بە ئازادی وەکو خۆی بیانی هەست بکە مەغدورە گەندەڵی غەدری لێکراوە دەنگی هاوڵاتی. ئێمە زۆر هوشیارە ئێستا هەموو خەڵکێک لە وڵاتە بای ئەونا ئازار و نەبوونی و
حرمانی دیوە وەبایی ئەوە زوڵم و زۆرداری دیوە وەبایی ئەوە مقاومەتی کردووە کە هوشیار لەسەر هەموو شتێک وازانێ خۆی بیر بکاتەوە. لەبەرەوە من لەگەڵ کەمپین دروستکردن و شتیوانی منەظەمی کار بکەی بە منەظەمی کار بکەیت تەئسیر بکەیتە سەر خەڵک بڵێ نەخێر ئەوە ڕەنگە بەلای منەوە ڕەنگە حەقیش بێ بەڵام من پێم باش نییە. بەس ئەمێنێتەوە سەر ئەوەی لە حاڵەتێکە خراپە ئەگەر خوا نەخواستە دەستەیەک جەماعەتێ ئیتیجاهێ ئیش بکەن بە تەئسیری لایەنێکی بێگانە یا خوا نەخواستە بۆ منفعەتێک بۆ لایەنێکی بێگانە لەو کاتە ڕەنگە مەقبول نەبێ و باش نەبێ ئەویش منەظەماتی مجتەمەعی مەدەنی ڕێک و پێکمان هەیە ئەتوانن لە دادگایەک شکات بکە بە دۆکۆمنت بەوە ئەجینا بڕێی من نەبێ بە سپۆرتی وەرگیریای خەڵک شەکانی خۆی بکە لە وڵاتە و یەکێ لە دەستکەوتەکانی ئێمە ئەو هەموو ئازادیە کە هەیە لە وڵاتە تۆ ئەزانی چەند ڕۆژنامە و گۆڤار هەیە لە وڵاتە تۆ ئەزانی چەند حیزب هەیە ئیجازە هەیە کارەکە لە وڵاتە تۆ ئەزانی چەند تەلەڤیزیۆن و رادیۆ هەیە تەلەڤیزیۆنی وایە زۆر توندیش معارەزەیە و حەقی هەیە بەڕێی من ئەوانە بپارێزین دەستکەوتە بۆ میلەتەکەمان دەستکەوتە بۆ وڵاتەکەمان و بۆ کوردستان و نابێ لی کەمکەینەوە و نابێ لی ناڕەحەت ببین. باشە کاک فەریدون ئەو کە باز دێتە سەر باسی ڕێفراندۆم ئەوترێ ئەوەی ئەگوزارێت تاقیکردنەوەیەکی سەختە بۆ ئەزمموی دیموکراسی لە هەرێمی کوردستان. ئێوە وەکو سیاسێکی مخەزڕم کە ماوەیەکی زۆرە لە ناو سیاستان چ پەیامێکتان هەیە بۆ سەرکردایەتی سیاسی کورد بۆ حکوومەتی هەرێم بۆ ئەوەی لەم تاقیکردنەوەیە کە وڵاتانی ناوچەکە و جیانی چاودێریەکەن بە ڕێکوپێکی لی دەرچن؟ بەڵێ یەکی چیانەوەیە کە باسم کرد یعنی ئێمە نابێ ڕێگە بین بە هیچ جنەوەیەک تووڕەبوون ناڕەحەتبوون ئەوانە تەنگمان پێ هەڵچنێ و لەو دەستکەوتانەی بە هەمومان بە دەستمان هێناوە کەمی بکەینەوە لەو ئازادیە کەم بکەینەوە و بەعکسەوە ئەبێ زۆر بە حەقی بزانین هاوڵاتی چۆن بیرەکاتەوە و چۆن دەنگ لەسەرەوەدا حەقی خۆمانە سەرکردایەتی سیاسی تەمەنای ئەوە بکات لە ساڵ 99 زیاتریش خەڵک دەنگ بە سربەخۆیی چونکە ئەگەر خەڵک بەو ئەندازە زۆرە دەنگ بە سربەخۆیی هەموو ئەو هێز و وڵاتانەی ئێستا تەحەفوزیان هەیە یا ناڕازی دەرەبرن ئەکەونە ژێر بوشاری ئەو دەنگە زۆرەی میلەتەکەمانەوە و بەڕێی من ئەگەر زەرفەکە ناموناسب بێ ئەگەر سەرکردایەتی سیاسی حیزبەکان نەیانتوانی بێ زەمینەیەکی باش دروست بکەن بۆ ئەوەی ڕیفراندۆم پێی دڵخۆش بین کە باشمان کردووە ئیشەکانیمان باش کردووە ئەو نوقسانیەی لایەنی حکومی و لایەنی دەسەڵات و فەرمانڕەوە میلەت ئەتوانێت پڕیکاتەوە میلەت ئەبێ پڕیکاتەوە بە تەفانیەکی زۆر بە هەستکردن بە مەسئولیەتیشی زۆر و بە شەوقێکی زۆر بچێتە سەر سندوقی انتیخابات و دەنگ بدا بە بەڵێ و بەوە مەسئولیەتی میلەت گەورەتر جوانتر تەرجومە ئەکرێ و چاکەیەکی گەورە بۆ میلەتەکەمان لە ویژدانی خۆیان ئەنووسرێەوە لە تاریخی خۆیان ئەنووسرێ کە لە سەرکردەکان باشتر بووە سەرکردەکان ئەگەر تەکبیری باشیان نەکردووە بەڵام میلەت هەمیشە هەز بە مەسئولیە دەکاوە لە کاتی پێویستاوە لەسەر سندوقی دەنگان ئەو کەلێنە پڕەکاتەوە کە مەسئولەکان. کاک فەریدون ناوە گوێمان لێ بێ وترێت کە سەرکردایەتی سیاسی کورد و ئەمانەی باسی ڕێفراندۆمەکەن جددی نین بەڕاستیان نییە لە بەرامبەریشە داوا لە خەڵکەکەن کە بڵێن نەخێر یاخود هەر بایکۆتی بکات نەچێ بۆ ڕێفراندۆمەکە باشە گەر سەرکردایەتی سیاسی کورد جددی نییە ئەم دەنگانە بۆچی سەرکردایەتی سیاسی کورد ناخەنە بەردەم ئەمرێکی واقع هەر هەمووی بە بەڵێ دەنگ بدات ئەو کاتە سەرکردایەتی سیاسی کورد دەرکەوێ بزان جددی بۆ یاخود جددی نەبووە. من وەک پێم وتی بەڕێی من زۆر جار داوام کردووە ئەڵێم خراپە ئەوەندە بە گومان ململانێ لەگەڵ یەکتری بکەین
بەڕێی من زۆرمان شەڕ لەگەڵ یەکتری کردووە، زۆرمان ملبلانە لەگەڵ یەکتری کردووە، زۆرمان کێشە لەگە یەکتری کردووە. برادەرینە تکاتان لە یەکەم ئیتر بەسە. هەرچی شعری کوردی هەیە لەسەر تەفرەقە و دووبەرێکی کورد وتراوە، داوای ئیتیحاد کراوە. وەختی ئیتیحادە وەختی ئەوەیە دەست بخێنە ناو دەستیەک. ئەم قسێشم بە تەنها بۆ گۆڕانی، ئەم قسەیەم پێش گۆڕان بۆ پارتیە، بۆ یەکێتیە، بۆ کۆمەڵی ئیسلامیە، بۆ یەک گرتووە، بۆ حتا ئەو خەڵکە بێلانەیە کە لە هیچ حیزبێکا تەنزیم نەبوون. وەختی ئەوە هاتووە بەڕێی من سەرکردایەتی جددیە، چێ هەیە ئەو خەوە خۆشە نەبینیە و ئەوە ئامانجی بەرزی نەبێت کە وڵاتەکە سربەخۆ بێ و کە هەر کەسێ مبادرەی کردووە و عادەتەنەوە هیچ عیب نییە. ینی زۆر پرۆژەی سربەخۆیی هەیە لە دنیا، باوکی هەیە. مەسەلەن هی ئیسرائیلەکان ئەوە معلومە کە باوکیان چێ بووە و ئێستا چێ ناوەکەش هێزانە خەڵگەڵێنەوە دەوڵەتی ئیسرائیلە. هەر دەوڵەتێکی سربەخۆ سەرەکەی پرۆژەکە لەلایەن یەکێکەوە جوڵێنراوە. ینی بوونی باوچێک بۆ پرۆژەیەک کە یەکێ مبادرەی کردێکی ئەوە نەعیبە، نە لە ئەهمێتی کەمەکاتەوە و نابێ وا بە گومانیش سیر کرێکە ئەوە بۆ داپۆشینی کەم و کوڕێکانە. بەڵێ کەم و کوڕی زۆرە، بەڵێ خەلەل زۆرە لە ئیش و کارەکانە، لە ئەدا خەلەل زۆرە. بەڵام من ئەوەی بزانم بۆ داپۆشینی ئەوە نییە، پرۆژەیەکی جددیە و فعلەن وەکو تۆوتێ با هەمومان بڕۆین بە یەک دەنگ ئیحراجیان بکەین، دەنگ بدەین لە سانەوە نۆ وەرەقەکەیان بینە دەست و بڵین ئەوە ئێمە دەنگمان نامەسئولیەتی خۆمان جێبەجێ کرد، فەرمو ئێمە ئێوە تاقیکەین و بزانین ئێوە چیەکەن. بەڵێ باست لە گۆڕان و پارتی و پارتە سیاسیەکانی تر کرد. بە فرسەتی ێزانم لەم بەرنامەیە پرسیاری ئەوە بکەم کە جەنابیشتان ئاگادارن سبەینێ بزوتنەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستان کۆبنەوە. ئەم کۆبوونەوەیە یەکێکە لەو کۆبوونەوانەی کە هاوڵاتیان وقاعدەی جەماوەری هەردوو پارتە سیاسیەکە دەمێکە چاوەڕێیەکەن. ئەگەر کاک فەریدون عەبدولقادر وەکو سیاسیەک، وەکو چاودێرێک پەیامێک بنێرێ بۆ بزوتنەوەی گۆڕان و پەیامێکیش بنێرێ بۆ پارتی دیموکراتی کوردستان، پەیامەکانت چیە بن؟ وڵا لە پێشا من پەیام نێرم بۆ پارتی. هاوڵاتیان زۆر ماندوو. بەڵێ لە پێشا داوا لە پارتیەکەم کە ئەو فرسەتە باش بقۆزێتەوە و مادام برادرانی گۆڕانە چن بۆ ئەوێ ئەبێ یەکەم لە وەزعی گۆڕان بگا و بەو تێگەیشتە کۆبوونەوە لەگەڵ گۆڕان بکە. گۆڕانیش وەزعی پارتی و ئیحراجی وەزعەکە بە باشی تێبگەن و هەوڵ بن بە ئیجابی ئیسیسماریکەن و ئیستیغلالیکەن، نەک بە سلبی. یەکیانەوەیە خۆتان نەزان کاک نەوشیروان شەخسیەتێکی گەورە بووە و سەرکردەیەکی گەورە بووە. ئێستا کاک نەوشیروان کە وەفاتی کرد، بمانەوێ یا نەمانەوێ گۆڕان لە بەردەمی هەنگێ هەڵوگۆڕی تازا بووە بێ کاک نەوشیروانی. ئەو هەڵبژارنەی کە هەڵبژێراوە تازە، هەرچی چۆنێ بێ نیسبەتەکانی، هەرچوو چۆنێ بێ کێشەی هەبوو بێ یانەی بوو بێ، کاک عومەری سێعەلی و ئەو برادرانی هەڵبژێراون بۆ سەرکردایەتی و ئەوانەی جوات تەحمولیان لەگەڵاکەن، هێشتا زۆر باش بەو سەرکردایەتیە تازەیە و بە تەوەجوهاتەکانی ڕانەهاتوون. لەبەرەوە شتێکی تەبیعیە ئەگەر ئەو سەرکردایەتیە نەتوانێ وەک کاک نەوشیروان بە دەستکراوەیی بچێتە پێشەوە لە گۆڕان، ئەبێ لە پارتی، ئەبێ پارتی خاتری ئەو برادرانە بگرێ و کاریان ئاسان بکە و ئیحراجیان نەکا لە بەردەمی قەواعیدی خۆیانە. باش. و بەڕێی من برادرانی گۆڕانیش بۆ ڕێکەوتنە چن و ئەبێ بۆ ڕێکەوتن بچن و ئەبێ وا بچن ئەمان برادرانی گۆڕان لای خۆیان بڕیار بن و کار بکەن، ببن بە یارمەتی دەر بۆ برایانی پارتی بۆ ئەوەی بە کۆبوونەوەکان بە سەرکەوتنی باش بگە. برادرانی پارتیش بەو تێگەیشتە یارمەتی برادرانی گۆڕان بن. یا ئێمە ڕۆڵەی یەک میلەتین، حەقا یارمەتی یەکتری بین، کاری یەکتری ئاسانکەین، مزایدە بە سەریەکانەکەین،
کاری یەکتری سەخت نەکەین چونکە ئەگەر کاری یەکتریمان سەخت کرد بە نەتیجە میلەتەکەمان زەرەری لێکاوە کاری میلەتەکەمان سەختە بێت ئەو پەیامی منە بووە دوولایە ئەمە بەنسبەت ئەوانەوە بەنسبەت یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ینی جەنابتان وەکو ئەندامێکی پێشووی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و وەکو ئەوەی بەشێکی زۆری تەمەنت لە ناو ئەو حزبە لە خزمەتکردنی ئەو حزبە لە کایە جیاوازەکانی ئەو حزبە چ لە پۆستی حزبی چ لە پۆستی حکومی تۆ زۆرت هەبووە. یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئێستایە لەم دۆخە ئاڵۆزە لەم دۆخە پڕ لە ململانەیە لەم دۆخە پڕ لە یەکتر شکاندنە لەم دۆخە پڕ لە یەکتر سڕینەوەیە ئەتوانێت چی بکات یەکێتی؟ خۆی یەکێتی نیشتیمانی کوردستان هێزێکی زۆر گەورە بووە و ئێستاش ئەگەر کێشەی سەرکردایەتەکەی لێ دەکەی هێزێکی گەورەیە. یەکێتی نیشتیمانی کوردستان ئەتوانێت دەورێکی زۆر کاریگەر ببینێ لەلایەکەوە بە بێلایەنی بە یەک مەسافە وەستان لەگەڵ هەموو لایەکە ئەتوانێت کارێک کاکە پرۆسەی ڕێخستی ماڵی کورد باشتر بکە و پرۆژەکانی کە پرۆژەی گرنگ و چارەنووسازی کوردن ئەوانەش باشتر بۆ پێشەوە بەرێت و بەڕێی من ئەتوانێت لە هەنگێ جارە هێزێکی کاریگەر هۆیکی کاریگەری گەورە بێ بۆی گوشار بخاتە سەر پارتی لە هەنگاوێکی معەنە یا بەعکسەوە گوشار بخاتە سەر گۆڕان و کۆمەڵ بۆ ئەوی باشتر بچنە پێشەوانێ لە مەسەلەی ڕێکەوتنا یەکێتی دەورێکی باشی پێبیندێ. من هیوام وایە کە ئەو برادرانە بە ڕوغمی ئەو ناکۆچی و خلافاتانەی لە نێوانیانایە بەرژەوەندی باڵای میلەتەکەمان بە ئاساس بگرن و ئەو دەورە ببینن نەک دەورێکی کە یەکێک لەو ڕخنانەی لە یەکێتی نیشتیمانی کوردستانە گیرێتەوەیە کە ئەوترێت یەکێتی هێشتا خۆی بۆ یەکلا نەبووتەوە کە لەگەڵ گۆڕان بەردەوام بێت یان لەگەڵ پارتی و لە قسەکەی تۆیە هەستم کرد ینی ئەتەوێ ئەوە بڵێ کە ئەبێ بە یەک مەسافە لە هەردووکیانەوە دوور بێت وایە یان من بەش بە حاڵی خۆم پێم وایە بێ بە یەک مەسافە دوور بێ چونکە گەر محاید نەبێ و سربەخۆ نەبێ ناتوانێت ئەو دەورە تاریخی خۆی ببینێ. بەڕێی من یەکێتی ئەبێت لەسەر یەکێتی خۆی ساخکاتەوە لەسەر یەکێتی بۆ ئەوی یەکێتی بەهێز بکە بێ بە ئامرازێکی باش بۆ خزمەتی میلەتەکەمان یعنی ئەبێ هەدەف میلەتەکەمان بێ یەکێتیشمان بۆیە لازمە بۆ میلەتەکەمان لازمە بەڵام کام یەکێتیمان لازمە یەکێتیەکی بەهێزی ئیجابی پڕ لە خێر و بەرەکەت بۆ جوڵانەوەی میلەتەکەمان بۆ واقعی میلەتەکەمان بۆ پێشخستنی پرۆژەکانی میلەتەکەمان. کاک فەریدون باسێکی حکوومەتیش بکەین جەنابتان لە دوای ڕاپەڕینەوە ئەگەر بیکەین بە 5 قۆناغەوە لە 3 قۆناغیە لە 3 بەشیە بوون و حزوری ڕاستە و خۆتان هەبووە چ لە ناو کایی سیاسی حزبی چ لە ناو کایی حکومیش. ئەم حکوومەتەی ئێمە هێندە حکوومەتێکی خراپ و فاشیلە کە خەڵکان بدرێ خۆزگە بە سەردەمی سەدام بخوازێت بچوێنرێت بە ڕژێمە دیکتاتۆرەکانی دنیا کوردستانیش هێندە وێرانە کە یعنی بە وتار و بە لە تویتەرەوە بە بەیاننامە و بە شتی ئینگلیزی و عەرەبی بڵاوی بکەنەوە کە ئەم وڵاتەوە خراپ بوو و بە ئەنقەز بڵاو بکرێتەوە بۆی کوردی پێ بشکێنرێ و کوردستانی پێناشرین بکرێت. واللهی بەڕێی من بێگومانم هەستت بەوە کردو بۆیە مەبەستمە بەڕێی من ئەوانەی کە ئەوەکەن حەقا ئاو ڕێک لەوە بنەوە کە پێشتر لە زمانی بەعسا وەزعی کوردستان چۆن بۆ ئێستا چۆنە. من جارێک باسم کرد ڕقەمەکەم بە دەقیقی لەبیر نەماوە بەس مەکتەبەکانی خوێندن هی ئیبتیدایی و متەوەستە و سانەوی ئێستا 4 بەرابەری هەموو عمری دەوڵەتی عێراقی مەکتەب دروست کراوە مەکتەب گەشەی کردووە بەس مەکتەب و جامیعات یعنی خۆ دەزانی خوێندن جامیعە ئەمانە سوورەیای موجتەمەعەکەمانن ڕووناکی موجتەمەعەکەمانن ئەهمیەتیشی زۆر گەورەی پێدراوە و پێشکەوتنیشی باشیش هەیە. جگەلەوە من خۆم خێزانەکەم دکتۆر بووە ئەزام لە زمانی بەعسا دەخلی چەند بووە و ئێستا دەخلی چەنە
ئەوەش فەرقێکی هەیە. ڕاستە ئەم حکوومەتە سەرکەوتون نەبووە لەوەی بەرگەی زروفە سەختەکان بگرێ، بەرگەی دابەزینی نرخی نەوت بگرێ، بەرگەی هەڵوێستی حکوومەتی عێراق و گوشارەکانی بگرێ لە نەناردنی بوجا، بەرگەی هاتنی داعش و شەڕی داعش بگرێ، بەرگەی هاتنی ئەو هەموو یعنی ملیۆنێک و تقریبان 600,000 ئاوارە ڕووی کردوتە کوردستان، بەرگەی ئەوە بگرێ. ئەوە حەقی ئەوەمانە لە حکوومەتە یەک لە دوایەکەکان بپرسین. حکوومەت هەرم حکوومەتە نییە کە ئەمڕۆ لەسەرکارە، حکوومەت تاریخێکی هەیە، هەموو ئەوانەی سەرک وەزیران بوون، هەموو ئەوانەی لە کاتی خێر و بێرە بودجەی زۆریان هاتووەتە دەست و بەسەریانە ڕژاوە، هەمویان مەسئولێتی گەورەیان هەیە لەم ڕۆژەی کە تووشی بوون. ئەبووایە احتیاتێکی زۆر بکرایە، ئەبووایە احتیاتی ئەوە بکرایە بەرگەی حکوومەت بەرگەی ئەو شتانەی بگرتایە، ئەبووایە احتیاتی مالیمان هەبوایە، ئەبوایە تەکبیری مەسەلەی پێشکەوتنی زراعەت بکرایە، ئەوەی پێڵێن ئەمنی غەزایی جێبەجێ بکرایە کە ئەوانە ڕێگەیشی ئاسانتر بوون لەو شتانەی کە کراوە. لەبەرەوە من خۆشم گلەیم هەیە، بەڵام گلەیم لە بەتەنها یەکلانیە ئەوە لە سلێمانی یەکێتی نیشتیمانی کوردستان حکومڕان بووە و هەموو شتێ لە دەستی یەکێتی نیشتیمانیا بووە، وەزعی لە شوێنەکانی کە باشتر نییە، یعنی وەزعی زوونی سەوز لە وەزعی زوونی زەرد باشتر نییە، وەزعی زوونی زەردیش زۆلەی سەوز باشتر نییە، معناوەی بەیەکەوە ئەگەر قسوورێکە بێ بەیەکەوە تیا شەریکن و بەیەکەوە ئەو قسوورە و نەتایجەکانی تەحمولەکەن، بەڵام بەداخەوە میلەتەکەمان بەتەنها تەحمولی کردووە. میلەتەکەمان لەم گفتوگۆ بەردەوام ئەبین، کار و کاسب ژیان و گوزەران باش نییە. بەڵێ کاک فەریدون هاوڕێیانم پێمەڵێن ناوبڕێک وەرگرم، ناوبڕێک وەرەگرم لە دوای ناوبڕەکە گفتوگۆ لەسەر حکوومەت و لەسەر چوونی ئەو شاندەشەکەین بۆ بەغدا بزان دنیابینی و تێبینی و ینی ئامۆژگاری و نەسیحەتی ئێوە چیە بۆ ئەوان. بینەرانی ئەزیز ناوبڕێکی زۆر کورت و لە دوای ناوبڕەکە باسی ڕۆژ بەردەوام بێت. بەڵێ بینەرانی ئازیز دووبارە سڵاوتان لێبێت لە بەشی دووهەمی باسی ڕۆژ لەگەڵ کاک فەریدون عەبدولقادر بەردەوامین لەگەڵتان. کاک فەریدون، هەر سەبارەت بە باشکردنی گوزەرانی هاوڵاتیان لە کۆتا قسەتە وتت حکوومەت مقەسیر بووە، بەڵام هاوڵاتی بە شێوەیەک لە شێوەکان باجی داوە. پەیامتان چیە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان، بۆ سەرۆکایەتی هەرێمی کوردستان، بۆ ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم سەبارەت بە باشکردنی گوزەرانی هاوڵاتیان لە ماوەی پێش ڕیفراندۆم و پێتان وایە کاریگەری ئیجابیە بێ لەسەر ڕیفراندۆم؟ وەڵی پێم وایە گەر وەزعی خەڵک باش بکرێ و مەعاش هەبێ و ئاوری باش بێرێتەوە لە کۆمەڵانی خەڵک تەئسیری خۆیە بێ، بەڵام من ئەوەندەی معلوماتم هەیە خۆ بە سیحرە و شتانە جێبەجێ ناکرێ، ینی ئاگادارم وەزعەکە چۆنە، ینی ڕەنگە ئەو هەنگاوانە تۆ زێبەڵتی بڕوە، باوەڕ ناکەم پێش ڕیفراندۆم ئەو شتانە فریا بکەوێ. هیچ نەبێت تۆزێکیش دۆخی هاوڵاتیان باشتر بکەن، هەرچی بکەن دەستیان خۆش بێ، زۆر شتێکی باشەکەن. من خۆم هەر مەسئولێکم دیوە داوای ئەوم لێ کردووە و مناقەشی ئەومان کردووە کە هەنگاوی بندێ لەو مەجاالە باش. کاک فەریدون، ئێوە شاگادارن شاندێکی باڵای ئەنجومەنی ڕیفراندۆم بە نوێنەرایەتی هەرێمی کوردستان سەردانی بەغای کردووە و سەرەتاوتیان 3 ڕۆژەمێننەوە، بەڵام ماوەیەکی باشە توولانیە لەوێ ماونەتەوە و ڕۆژانە خەڵکە بین و کۆبوونەوەکەن. تێبینیت لەسەر کۆی سەردانەکە و پێت وایە ئەبێ لەوێ ینی مفاوەزات دانوستان لەسەر چی بکرێت؟ چین ئەو شتانەی کورد ئەبێ بیدات و چین ئەو شتانی لە بەرامبەرە کورد ئەبێ وەریگرێتەوە؟ وەڵی من ئەوە ڕەنگە وەک شاندێک بە ڕەسمی چوبێ ئەو کرابێ، بەڵام ئەو چالاکیانەی کە کراوە بۆ ئەوەی لەگەڵ دەستە جیاجیەکان و شەرایحی جیاجیای مجتەمەعی عێراقی عەرەبیە و لەگەڵ ئەحزابە و لەگەڵ مەجموعاتی عەشایرە لە دەمێکەوە من ئاگاداری ئەوەم هەنگێ لەو چالاکیانە
هەیە و قسە لەگەڵ زۆر لایەن کراوە مناقەشەش کراوە بەڵام بە شکڵێکی ڕسمی ئەوە کارێکی زۆر زۆر پێویستە و ئیشێکی زۆر باشە من زۆر تەئید یەکەم پێم کارێکی سەرکەوتوو باشە کە شاندێک بڕوە بە شکڵێکی ڕسمی فەرمی و بەو شێوە منەظەمە هەموو ئەحزاب و هەموو قیوا و هەموو لایەنەکان و حکوومەتی عێراق ببینێ و پەیامی کوردیان پێ بگەێنێ و مناقەشەیان لەگەڵ بکە و هەوڵ بە مەخاویفەکانی حتا حکوومەت وەلایەنەکانیش کەم بکاتەوە. ئێمە زۆر پێویستیمان بەوەیە کە لە هەموو لایەکی بگەێنین لە عێراق پێش هەموو شوێنە عێراق بوویمە بەغام ویمە کە ئێمە نیازمان وایە کە دەوڵەتێکی سەربەخۆ بین دراوسەیەکی باش بین و عمقی استراتیژی ئێمە عێراق بێ و ببین بە عاملێکی خێری باشتر لەوەی کە عێراق ئێمە هەمیشە ئەڵێن بۆ بە زیندانێک بۆ بەش دۆزەخێک بۆ کورد و لەوەتەی دەوڵەتی عێراق دروست بووە هەر حملەی عەسکەریە کرێتە سەر کوردستان سوتوا دەکرێ خەڵکی کوردە کوژێ ڕائەگوێزرێ و ئەنفال ئەکرێ و بەرکی میاوی ئەدرێ و زیندانەکرێ تیرباران ئەکرێ لە زیندانەکانە لە سیادارە ئەدرێ یا ئێمە حاڵەتێکی زۆر ناخۆشی کوردە تقریبان بۆ بە تاریخی کورد لە عێراقا و بالمقابلیش حکوومەتی عێراقیش یەک لە دوایەک هەز دەکەن کە کورد دایمە جوڵانەوەیکی چەکداری هەیە خۆیان ناوێن ناوە تەمەڕودی عەسکەری تەمەڕودی سیاسی و مای دەردی سەری بۆ حکوومەتی عێراق جا لە باتیەوەی ئەو هەست بکە ئێمە مای دەردی سەرین ئەتوانین کە بەو شکڵە نەتوانین پێکەوە بژین ئەتوانین وەک دوو دراوسێکی باش بین و ئەتیمات بکەینە سەر یەکتری سوودی باشمان هەبێ بۆ یەکتری لە باتیەوەی عاملێک بین ئیستیقراری یەکتری بشێوێنین عاملێک بین هۆی دابینکردنی ئیستیقرار بین بۆ یەکتری ئەم مەسائلانە تەوری مهمن کە ئەبێ لە پێش هەموو کەسێکە لە عێراقی بگەینین و ئەبێ لە گەڵ وڵاتە دراوسەکانیش عینەن پەیاممان هەبێ و دێنە سەر وڵاتە دراوسەکان با جارێ لەناو عێراق بمێنینەوە. لە سەرەتای قسەکانمان لەم بەرنامەیە باست لەوە کرد کە ئەوەی ئەمریکا هەندێک نیگەرانە لە پرسی ڕفراندۆم و عێراقیشی نیگەران کردو ئەوەیە کە بە شێوەیەکێ لە خاڵەکان ئەوەیە کە حکوومەتی عێراقی و خودی عەبادی لە بەردەم هەڵبژاردنێکایە لە داهاتووە لە عێراق. ئەگەر با بە گریمانەی وەریگرین ئەگەر کاک فەریدون عەبدولقادر نوێنەرایەتی حکوومەتی هەرێم و هاوڵاتیانی هەرێمی بکردایە لە پرسی ڕفراندۆم بە نسبەت بەغداوە چی بوون ئەو کارتە سیاسیە نەسوتاوانەی کورد نەسوتاوانەی هەرێم کە لەگەڵ خودی عەبادی بەکاریە هێنا زەینچیانە بێ خوێندنەوەیکی باشمان هەبێ و ئەخبارەکانمان باش کۆ کرد بێتەوە من پێم وایە دەوڵەتانی دنیا زدی ڕیفراندۆم نین و دەوڵەتانی دنیا زدی سربەخۆیی هەڵوێستیان وەرنەگرتووە یا حتا ئەمریکا کە ئەو شتانەی لێ ئەجێڕێتەوە بیسرێ ڕەنگە شوێنە جیاجیەکانی ئەمریکا هەمووی بە یەک لە حمن و ئاواز قسەیان نەکرد بێت. پێم وایە ئەوەی کە زۆر زەقا خارجی ئەمریکیە کە نیگەرانی هەیە و خارجی ئەمریکی نیگەرانەکەی ئەوەیە کاڵێ ئەوە مەجهودی عەسکەری حربی عێراق لە زدی ئیرهاب و داعش کەمەکاتەوە مجتەمعەن هی کورد و هی عێراق و هەمووی بەیەکەوە و زروفێکی تازە هێنێتە ئایندەوە کە ناتوانین باشی بخوێنینەوە بزانین ئەو مەجهودە حربیە چی بەسەریە. ئەمە قەلەقێکی خارجی ئەمریکیە. قەلەقی دووەمیشیانەوەیە عێراق لە بەردەمی انتیخاباتایە و ترامپ سەرۆکی ئەمریکا ئیعلانی ئەوەی کردووە کە مووقفێکی جیاوازی هەیە لە پێشتر لە بەرامبەر ئێران و نایەوێ عێراق بکەوێتە دەستی ئێران و بکەوێتە ژێر هەژمونی ئێرانیەوە. لەبەر ئەوە لەو انتیخاباتە یەکێ لە هەنگاوەکان ئەوەیە کە خارجی ئەیخوازێ ئەوەیە ڕێگەن نەدرێ و زەمینە خۆش نەکرێ بۆ ئەوەی ئەو کەسانەی سەر بە ئێرانن و ئەو کەسانەی دوژمنی عەبادین و ناحەزی عەبادین لە انتیخاباتە سەرکەون. بە چیش سەرکەون؟
بەوەی عبادی تووشی ئەوە بکەن بڵێن لەسەر دەستی عبادیە عێراق تەجزیە بووە تەقسیم بووە و عیبادی مەسئولە لەوە نەیتوانیوە بەربەوە بگرێ و نەیتوانیوە وحدەتی عێراق بپارێزێ دیارە ئەوە تەسیری خۆی هەیە و کارە کاتە سەر ئینتیخابات لەبەرەوە من پێم وایە قیادەی کوردی مطالبە بەوەی لە خارجی ئەمریکا پرسێ کە ئەو مەوعیدەتان پێ باش نییە لەبەر ئەو ئەگەرانە ئێمە دەتوانین تێی بگەین ئایا ئێوە توانن هیچ زمانێکمان بنێ گەر ئێمە مەوعیدەکە دوا بخەین زمانێکی کۆنکرێتیمان بنێ کە لە زروفێکی کا پشتیوانیمان بکەن و چۆن پشتیوانیمانەکەن و لە لایەکی کەشەوە لە بەرامبەر بەغا من پێم وایە کە ئەگەر لە وەفدا بوومایە یا دەنگم پیام گەیشتایە وەلەو پێم وایە خۆیان هەمووی پیاوی زۆر بە تەجروبە و عاقڵ و ڕێک و پێکن ئیشەکانی خۆیان باش دەزانن بەڵام لە دوورەوە ئەڵێم نەوەکو بیریان لێ نەکرد بێتەوە پێشنیارمە کرد کە لەگەڵ عەبادیش قسە بکەن لەبارەی چیەوە بڵێن تۆ ئەگەر ئەو وەزعت پێ مناسب نییە تۆ لە بەردەمی ئینتیخاباتایی پێویستی بە دەنگی زۆرە ئێمە ڕاستە لە هەرێمی کوردستانە کە ڕەنگە نزیکەی نیوەی هەرێمی کوردستان کورد لە خارجی هەرێمی کوردستان بێ کورد لە عێراقا ژمارەیەکی گەورە پێگەهێنێ و پێم وایە گەر سەیری ئەحسایەتی کۆن نەکەین ئەحسایی تازە سیرکەین ڕقەمەکە ئەوەندە گەورەیە کە ئەتوانێ معادلات وگۆڕێ لە عێراقا ینی نیسبەتی کورد و دەنگدەری کورد لە ئینتیخاباتە لەبەرەوە ئەتوانرا پێی بووترێ ئەو وەرەقێش بەرزکرێتەوە ئێمەی کورد ئەگەر دەنگت بدەینێ لە ئینتیخاباتە و زمانی ئەوەت بدەینێ دەنگت دەدەینێ لە ئینتیخاباتە و پشتیوانی دەکەین و داوا لە هەموو کوردەکەین پشتیوانی بکە تۆ چیمان بۆەکەی چی بۆ کوردەکەین بەرامبەر بە زەمانەت بەڵام زەمانەتی زارەکینە زەمانەت عادەتەن معلومە چۆن تەنزیمەکرێ شوێنی خۆی هەیە سیاسی و قانونی کاک فەریدون کورد ئەبێ بەرامبەر بە چی ئامادە بێت ڕفراندۆم دوا بخات وەڵا کورد فقط بەڕێی من ئەبێ بەرامبەر مسۆگەرکردنی جێبەجێکردنی ڕیفراندۆم ئامادە بێ ڕیفراندۆم دوا بخە بەرامبەر بە مسۆگەرکردنی بەرامبەر بە پەیابوونی زەمانات بۆ ئەوەی بگەین بە هەدەفی دامەزرانی دەوڵەتی کورد فقط بۆ ئەوە دوای بخین لە بەرامبەر هیچ شتێکی تر هیچ شتێکی کە باش من پێم باش نییە لە بەرامبەر پارە و مارە و ئەو نەوە عەشتانە دوای بخین نازام قەرزمانە بێ بودجەمانە بێ نازام ئێمە ئەوە مفەکرێکی گەورە هەیە بەریتانیا تۆماس هۆبسی پێڵێن کە باسی دەوڵەت دەکا ئەڵێ دەوڵەت بۆیە لازمە بۆی حاڵەتی فەوزانە هێڵێ حاڵەتی فەوزانە هێڵێ و حاڵەتی مجتەمع باشتر تەنزیمکە اقتصاد باشتر تەنزیمکە حریات باشتر تەنزیمکە حەق و حقوق باشتر تەنزیمکە دەوڵەت حاڵەتێکی متەتەویرە و بە خێریکی گەورە گەڕێتەوە بۆ مجتەمەعەکەمان باش کاک فەریدون بەنسبەت ناوچەکەوە خوامێ یەک قسە بکەم یای مقارنی سکۆتلەندا بە ئێمە و عێراق سکۆتلەند و بەریتانیا زۆر کەس بەعزێ جاری ئیشارە دایەن ئەوانە سکۆتلەندا خۆی دەوڵەتێکی سربەخۆ بووە کامل ئیستیقلالیە بووە ساڵی 1970 تقریباً قەراری یا بەیەکەوە بە یەک ئیرادی مشتەرەک لەگە ئینگلتەرا قەراریان نا بەریتانیای عوزما دروست بکەن وەکە قەراریان نا ئەوان ئێستا بەشێکن لە دەوڵەتێکی گەورەی بەریتانیای عوزما اقتصادێکی بەقووەت شەخسیەتێکی کیانێکی بەقووەتی دەولی و ڕێوشوێنێکی دیموکراتی ئازادی زۆر هەوڵیان داوە دیسان هەوڵە دەنەوە لەبەر ئەوە ئەگەر ئەوان دەنگی زۆر هەبێ بۆ ئەوی جیاژ نەبنەوە حەقیانە من خۆشم ئەگەر لەوێ بوومایە وەڵا دەنگ نام لە بەریتانیا جیابمەوە بەڵام دەنگیم لە عێراق جیابمەوە عێراق
ئەسڵم پەساپۆرتەکەی کە بە هەر کەسێک کە بچێت بۆ هەر شوێنێ نەڤیزەیە نە ڕێزی لێگرن نەیشتە دوایەوە عێراق بۆ ئێمە بووە بە وەکو باسم کردەوە بووە بە زیندان بووە بە شوێنی تاجیر بووە بە شوێنی تعریب بووە بە شوێنی سڕینەوەی واقعی وڵاتەکەمان بۆ بە شوێنی هەڕەشەی بەردەوام لێمان بۆ بە شوێنی سڕینەوەمان لە وجود لەبەرەوە زۆری فەرقا ئێمە و عێراق لەگەڵ سکۆتلەندە و بەریتانیا حتمما ئەوەی کە لە ژێر چەوسانەوە ئەوەی حاڵی ناخۆشەوە لە جانەمایە ئەوێ لە جەهەنەم دەرچێ لە پێشتریشە هەمووی تاریخەکەمان وا بووە لەگەڵ عێراق باشە بەنسبەت گۆڕانکاریەکانی ناوچەکە قسە لەسەرەوە هەیە کە قۆناغی دوای داعش قۆناغێکی ئاسان و سادە و ساکار و ڕێک و پێک و خۆش و پڕ سەقامگیری نابێت بەرپرسێکی ئاستبەرز ئەڵێت مانگی داهاتوو گۆڕانکاری زۆر نەوعی لە سووریا ڕووەدات خۆتان ئاگادارن ینی بە شێوەیەک لە شێوەکان ئەمە بلۆکی رووسیا و بلۆکی ئەمریکایە بە شێوەیەک لە شێوەکان هەستی پێکرێت بۆ نمونە سەرکردە باڵا شیعەکانی عێراق برێن بۆ سعودیا برێن بۆ ئیمارات بۆەوەی لە ئێران دوور هەستەکرێ یاریەک هەیە هێندەی کاک فەریدون عەبدولقادر لە سەرکردایەتی سیاسی کوردەوە نزیک بێت و دانیشتی بێت لەگەڵیانەوە گوێی لیان بوو بێت دنیابینیان بۆ ئەم قۆناغە چییە کورد ئامادەیە بۆ قۆناغەکە ئەزین چۆنە خۆی دەنگ و باز زۆرە باسی زۆر پرۆژاکرێ بەڵام تا ئێستا دنیا یەکبەرە نییە باش مەسالیحی دەولی تا ئێستا بەرامبەر یەکە تێکچڕژاوە و هەر لایەنە هەر بەرەیە هەوڵەدا مەسالیح و مەنافعی وڵاتەکانی خۆی جێبەجێ بکە ئەمریکا نەخشە هەیە بۆ ئەم منتیقەیە بەڵام ئەمریکا بەبێ تەفاهم لەگەڵ بەرەی رووسیا ناتوانێت شتانە جێبەجێ بکە بەچاکی یعنی ما خەیاڵ نییە ئینسان خەیاڵ لێ بە ئارەزووی خۆی هەموو شتانە جێبەجێ لەبەرەوە ئەم تەوقعانە ئەم ئەگەرانە کە لە منتیقایە ئەگەرن لە سێبەری ململانیەشی نادیاری هێزەکانە لە سێبەری ویفاق و ئیتیفاقێکی نیهاییان نییە ئەوە چەند وەختە کۆبوونەوەکانی جنێف و غێری جنێڤەکرێت لەسەر سووریا ئەمریکا و رووسیا ناتوانن پێک بێن لەسەر نەخشەیەکی مشتەرەک لەبەرەوە ئەو شتانەوە ئاسان نییە و تا ئێستش بەداخەوە ینی ئیشارەتەکان وانییە کە لە سووریا ئەو خەوەی بینیومانە بە کوردەوە کە حقوقی دەستکەوێت لە سووریا بەداخەوە خەبەرەکان ئەوەنگا گەورە نییە کە جارانەمان بینی بەنسبەت کوردەوە ئەگەری ئەوە هەیە کورد شتی دەستکەوێ ئەگەری وەیە تووشی وەی شومەش بێ ینی لەبەر ئەوە من پێم وایە ئینسان کە خەویژە بینێ خەوی منطقی ببینێ باشە خەوێک بینێ واقعی بێ خەوێک بینێ نزیک بێ لە واقع و جێکردنەوە هەمومان تەمەنایەوەکەین زۆر دەستکەوتی گەورەمانە بێ میلەتەکەشمان زۆری خەبات کردووە چ لە سووریا چ لە تورکیا چ لە ئێران چ لە عێراق بەڵام خۆ دەستکەوتەکان هەمووی بە پێی ویستەکانی ئێمە نییە واقعێک و ململانێ و سراعیشی زۆر گەورە هەیە لە منتیقەیە بۆ ئەوەی ئێمە خەوەکانمان بگونجێنین و خواستەکانمان بگونجێنین لەگە واقعیکە هەیە ڕاستە کورد قاپی دەواازەیەکی باشی لێکراوەتەوە یعنی بەختی کورد لە هەڵسانەوەیە و کورد خۆشی میلەتێکی نەبەز و بەڕاستی میلەتێکی تێکۆشەرە زۆر باشی ئیشی کردووە لەسەر ئەوانە یعنی من لەگەڵ ئەوانی مکاڵێن کورد خۆی حازر نەکردەوە کورد ئیشی بۆ نەکردووە کاکاوەی لە کوردستانی سووریا ئاکرێ ئەوە ئیتر قارەمانانی دنیا لە هیچ شوێنێکی دنیا لەوە زیاتریان نەکردووە ئەوەی لە کوردستانی عێراق کراوە لەوە زیاتر چی ئەکرێ ئەوەی لە شوێنەکانی کە کراوە کاکە دوێنێ سەلاحەدین دەمرتاش و ئەوان هەشتا کورسی پەرلەمانیان توانی بەدەست بێنن یعنی ئەگەر ئەو پرۆسێ درێژەی پێشایە لەوێ ڕەنگە گۆڕانکاری مهمی بە دوای خۆیان بێنایە لەبەرەوە کوردانە نیشتووە بێخەمیش نەبووە کورد وەکو وەر میلەتێکی کە هەڵنگوتنی بووە سەهوی بووە هەڵی بووە ئەوانە بەڵام کاری باشیشی کردووە و ئیشی باشیشی کردووە باش
کاک فەریدون بۆی پێشووی بچمە سەرباسی ئێران و تورکیا بۆی بەسەر ماتێنە پەڕێ مەبەستمە ڕایەوە بزانم لەسەر کاراکردنەوەی پەرلەمان هەوڵ هەیە و یەکێتی نیشتیمانی کوردستانیش پشکی شێری لەو هەوڵانە بەرکەوتووە لە ینی مانگی ڕابردوو پێشتریش بەڵام ناوە گوێمان لە دەنگێکە بێ ئەڵێت پەرلەمان هیچی نەماوە با کاران نەکرێتەوە باشە ینی بەرە ئەوەی کە پارتی ئەڵێت با کارا بکرێتەوە و کاتی هاتووە و کاتی بەسەرا تێپەڕیوە و چۆن کاتی خۆی پەکی خستووە پارتی ئێستا ئەوێت کارای بکاتەوە بەنسبەت یەکێتیشەوە دانیشتنی زۆری کردو و تەنانەت قەرار بوو لە 12 مانگ کارا بکرێتەوە بەڵام وتیان بە بۆنەی گۆڕان و کۆمەڵەوە دواخراوە ئێستا گوێت لەوە بێ کە هەر کاران نەکرێتەوە ئەمە شتێکی باشە بەڕێی منەوە بۆ چوونێکی زۆر چەوتە بۆ چوونێکی غەڵەتە چونکە مجرد کاراکردنەوەی پەرلەمان یعنی تەنزیمکردنەوەی حاڵەتی کورد یعنی ئەگەر مانگێکیش بێ معناوەی ئێمە دەست پێکەین دەست پێکردنە هەنگاونانە بە ئیتیجاهی باشە بە ئیتیجاهی تەنزیمکردنەوەی موجتەمەعەکەمان بە ئیتیجاهی تەنزیمکردنەوەی ڕێخستنەوەی ماڵی کووردا بە ئیتیجاهی ڕێخستنی بەرنامەکانمان بەرەو ئایندەیەکی باش لەبەرەوە هەنگاوێک نانی زۆر ضروریە و زۆر باشە و نەنانی خراپە هەنگاوێک کە ممکن بێ نینین ئەو هەنگاوە بەو ئیتیجاها کە ئیتیجاهی باشەیە ئیتیجاهی ئیجابیە ئیتیجاهی ڕێخستنەوەی ماڵی کووردە ئیتیجاهی تەنزیمکردنی و حاڵەتی موجتەمەعەکەمانە ئەوە بەڕێی من کارێکی زۆر باشە و ئەبێ هیچ درێخی لێ نەکەین و بە هەمومان کارایی بکەینەوە و کەس نەفی نەکەین لە حاڵەتەکە و جوودێکی زۆر لەگەڵ هەموو لایەک سەرف بکەین بۆ ئەوەی بە حەماس و بە دڵخۆشی و بەو ئیتیجاهەی کە تەنزیمی وەزعی موجتەمەعەکەمان بکاتەوە هەموو پێکەوە بیکەین باش کە باس هاتەوتە سەر باسی ڕفراندۆم لە ماوەی ڕابردووە تا ئێستا و شاندێکی یەکێتی نیشتیمانی کوردستانیش سەردانی ئێرانیان کرد وا دەرکەوت کە بەرپرسانی باڵای ئێران لەگەڵ ڕفراندۆم نین و هەرگیزیش لەگەڵی نابن من پرسیارەکەم بە دیاریکراوی ئەمەیە بە پێی ئەزمموی خۆت لە بواری سیاسەتە پێت وایە نای ئێران سەبارەت بە ڕفراندۆم تا سەر نادەبێت و دەبێ سەرکردایەتی سیاسی کورد چی بکات بۆی کاریگەری لەسەر ئەو نایە دابنێت و بەرەو بەڵێ ببات وەڵاهی ئێمە تەلەبەی ئەم قوتابخانەین لە دەمێکەوە ئێمە وەختی خۆی فێر کراین کە دوو عامل دوو فاکتەر پێکەوە کۆ بێتەوە بۆ ئەوەی دیاردەیەک یان نەتیجەیە با بەدەستەوە عاملی داخلی کە ئەساسە و عاملی خارجی لەبەرەوە من پێم وەزعی داخلی کوردستان ڕێخستنی کاروبارەکانمان لە کوردستانە ڕێخستنەوەی ماڵی کورد پێم وایە ئەوە ئەساسە و ئەوە ڕنگانەوەی بێ لەسەر هەموو شتێکیکە وەکو بۆم باس کردی ئەگەر ماڵمان ڕێخێت هەمومان دڵسۆزانە بە یەک دەنگ بە یەک ئیرادە دەنگ بین بە بەڵێ وە لە سانەوە نەونۆ بڵێ بەڵێ چ کارتێکی بەقووە دەبێت لەسەر هەموو دنیا و لەسەر بۆ حرەکەتەکانی ئایندەمان من پێم وایە ئەم کارێکی داخلی عێراقا گەر ئێمە بتوانین لەگەڵ عێراق ڕێکەوین وەزعی خۆمان داخلیان باش بێ دەوڵەتەکانی کە بە دەرەجەی سانەویە جۆگرتن لیان و ناشبێ زۆر گوێ لە ئیعلام و لە هەڕەشە و شتی وابگرین ئێران یا تورکیا سووریاژ ئەگەر وەزعی وانە بووایە ئەم دەوڵەتانە دەوڵەتانی داگیرکەری کوردستانن باش خۆیان بەشێک لە کورد لە وڵاتەکەیان هەیە و ترسی ئەویان هەیە کە ئەو کێشەیە ڕۆژ بە ڕۆژ قەبە بێ و ئەمنی وڵاتەکەیان بشێوێت لەبەرەوە ئێمە بێ لەو حەقیقەتە بگەین چ تورکیا چ ئەوێ و چ سووریاش ئەمە یەکێکی دووهەم بەنیسبە ئێرانەوە لە عێراقا بەرەبەرە حکم بەرەوەوە ڕوا کە شیعە باڵا دەست بێ و حکومێکی تقریبەن
بۆ ئێران مناسب بۆ وچە نەزەری ئێران مناسب بێتە سەرکار و دراوسێ بێ کە هەژمونیشی بەسەریا هەبێ لەبەرەوە هەم تێکچوونی ئەوە یا تەسیرکردنە سەر ئەوە بۆ ئێران زەرەرەوە هەم تهدیدی ئەمنی داخلی لە ڕێی جوڵانی مەشاکیلی کورد و مەشاکیلی داخلی ناو ئێران بەڵام بەڕێی من کە کورد ئیعلانی سربەخۆیی کرد واقعیشی کە تازە دروزەبێ ئێران عشیرەتێ نییە هەرڕەشە بکا و دوایی لەشکرکێشی بکا و وەزعی دەولیش ئەوەنگە لەبار نییە بۆ شتیوە بۆ لەشکرکێشی و پەلامەردانی کوردستان ئێران دەوڵەتە 2700 قسوور ساڵە دەوڵەتە تەجروبەیەشی زۆریان هەیە ئێران مەسالیحی هەیە ئێران عشیرە دنیا هەرڕەشە بکە ئێران سبەینێش کە سەربەخۆ بووین ئەچینەوە ئەڵێن فەرموو ئێمە دراوسین ئەمانەوێ ئێوە پێمان بڵێن ئێمەمانەوێ عامیلی ئیسیقرار بین بۆ ئێوە ئەمانەوێ دراوسێکی باش بین ئەمانەوێ ئەو حدود و منطقەی ئێمە منطقێکی ئامین و جێگەی ئیطمینان بێ بۆ ئێوە ئێوە فەرموو چیتان لە ئێمەوێ بۆتان چی بەجێ بکەین ئەچینە تورکیاش تورکیا ئەو عامیلەی نییە بەڵام تورکیا نەوت و غازی ئەوێ یعنی ئەوتێ بەرژەوەندی حکوومەتی هەرێم و هەروە بەرژەوەندی تورکیاش لەگەڵ حکوومەتی هەرێم لە ڕووی کە باز دێتە سەرباسی وزە و جیهانی ئێستا وزە ڕایگرتووە من باسی حکوومەتی هەرێم ناکەم باسی دەوڵەتی سەربەخۆەکەم باشە دەوڵەتی سەربەخۆمانی ئەعلان کرد واقعێکی تازەیەتە پێشەوە دەوڵەتان لەگەڵ ئەو واقع تەعاملەکەن مامەڵی لەگەڵاکەن لەگەڵ ئەو واقعایە ئەی چۆن معامەلی لەگەڵ ناکەن واقعەکە خوا و دەوڵەتانە بە هەمویان قابلە بێن بە ژێنگ شەڕی کورد بکەن نەکەس شەڕی کوردەکان نەکەسیش ئەوەی پێکرێت ڕەنگە بۆ ماوەیە مۆزایەقەمان بکەن بۆ ماوەیە زەختمان لێ بکەن بەڵام ئەوە لەگەڵ حرەکەتیشی دیپلۆماسی ژیرانی ئێمە من پێم وایە بەرتەرەفە بێ کاک فەریدون باسی ئەو کات باسی سەبارەت بە ڕێفراندۆم کاتم زۆر کەمماوە هەندێک شتێ پەڕیوە کاک مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ ئۆکازی سعودی وتووە کە بە هیچ شێوەیەک ئامادە نین ڕێفراندۆم دوا بخەن و باسی ئەزمموی کوردی کردووە لەگەڵ عێراقی دوای 2023 و تۆش باسی ئەوت کرد کە نابێت زۆر گوێ بە هەندێک پروپاگەندە و هەندێک شت کە لە ئەلام ئەوترێت گوێی پێ بدرێت پێت وایە ئەم ڕەیەی سەرکردایەتی سیاسی کورد ڕەیەکی زۆر باش و لە جێگەی خۆیە و نابێت لی پاشگەز بنەوەی شێوەیە بە کورتی بێ سوپاس وڵی ئەو ڕێیە لە کاک مەسعود خۆی پرسە من ڕێی خۆمەڵێ من ڕێی خۆمەڵێ دوای نەخین باشە ئەگەر پێویست بوو دوای بخەین لەبەر خاتری حکوومەتی مرکزی عێراقیە لەبەر خاتری ئەمریکا یا هەنگێ وڵاتیکە ئێمە فقط بە زەمانات بۆ ئەوەی بیاڵن ریفراندۆم بکەین و بیاڵن دەورەت دروستکەین بەو زەماناتانە من پێم وایە دوایین پەیامی خۆت کاک فەریدون دوایین پەیامی خۆت وڵات دوایین پەیامی خۆم هەر ئەوەیە ئێمە برابین حرمەتی یەکتری بگەین حرمەتی ڕێی یەکتری بگرین یەکتریمان لا بە نرخ بێ قەزەی میلەتەکەمان لا بە نرخ بێ بە هەمومان هەوڵ بین ژیان و گوزەرانی میلەتەکەمان چارەسەرکەین بازار ڕوو بە بازرگانی بژێنینەوە ئەوە ئەرچی هەمومان ئەگەر دەست نەخینە ناودەستی یەک بە یەک لا ناکرێت کاک فەریدون عەبدولقادر سیاسەتوان و ئەندامی پێشووی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر سپاس بۆ کاتی بە ئێمە و بەبینەرانت من سپاس دەکەم بژیت خۆش بیاخۆ هەر بچین کاک فەریدون بەڵێ بینەرانی ئەزیز باسی ڕۆژ لێرە کۆتایی دێت ڕێزی یادگارفایە خوستافەکەم لە شاری سلێمانی و لە شاری هەولێر قبول بکەن تا بەرنامەیەکی دیکە و بۆ هەمیشە ماڵی ئێوە و کوردستان هەر ئاوەدان بێت خواتان